دووبارە سڵاوتان لێ ببینەرانی عزیز بەردەوامی لەگەڵتان کاکە بووبەکر پێش ناوپڕەکە پرسیاری ئەوم لێت کرد کە ئەمیری کۆمەڵە کۆبوونەوەی لەگەڵ جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و جێگری دووهەمی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێت کە جدیەت هەیە لە جێبەجێکردنی داواکاریەکان و لە چاوپێکەوتنێکی جعفەری برایمی ئەمنیکی و وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە مێژووی 21 ئەم مانگەی لەسرە ئەڵێت ئەو یاسا و بڕیارانەی لە پەرلەمان دەرچووە ناگەڕێنەوە بۆ پەرلەمان. بەڵێ مەسەلەی جدی بوون و جدی نەبوون ئەوە وعد و بەڵێنێکە مە چاوەڕوانیم زانین ڕۆژانی هاوڵاتیانی هەرێمیش زۆر لە مەیدانی واقع بزانین چونکە هاوڵاتیانی هەرێم یادەوەری خۆشیان نیە لەگەڵ ئەم جۆرە کۆبوونەوەانە ئەم جۆرە وعد و بەڵێنانە ئەبێ لەسەر ئیجراعات ببین ئەبێ حکوومەت و سەرۆکی هەرێم وەکو لە ڕەشنووسی پرۆژە یاسای دەستورەکە پێناسە کراوە کە بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمە بزانین ئەبێ ئەم حکوومەت و سەرۆکی هەرێمیش لەسەر ئەرزی واقع ئێمە هەنگاو ببینین ئیجراعات ببینین نابێ ئەوانی ڕەخنە ئاراستەی سیستمەکە تەنها دانپیانان بەز نییە بەوەی کە کەم و کوڕی و نوقسانی و گەندەڵی هەیە بەڵکو بێ ئیجراعات و ڕێکاری عملی و مەیدانی ببین لەبەرەوە ئەوە تعبیری بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئێمە تەمە ناکەین کە خطورەتی ئەم وەزعی ئێستا و ئەمە ترسیانەی کە لە ناو خۆی هەرێمە پێداویستێکی گەورەمان بە چاکسازی هەیە چونکە ینی گەندەڵی لە ناو حکومڕانی هەرێم و لە سیستمی سیاسی هەرێمە لەوە دەرچووەکە تەنها کەلێن و کەم و کوڕی بێ بەڵکو بۆتە شەبق و داڵانێکی گەورە و گەندەڵکاران بە ئارەزوی خۆیان تەراتێنی تیاکەن ئەمە واقعەکە لەبەرەوە بۆ دووەم کە لەسەرەوەی کە نەگەڕێتەوانە فعلەن ئێمە ڕۆژانە وتەبێژی پارتی واڵێت و ئەمیری کۆمەڵی ئیسلامیش واڵێت و نوێنەرێکی بزوتنەوەی گۆڕان لە بەغا لە پەرلەمانی بەغا ئەڵێت کۆبوونەوەی سێسەرکردەکەی ئۆپۆزیسیۆن و سەرۆکی هەرێم تەنها بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە قسەی ڕاستە با پشبەستن بەوە بێ کۆبوونەوەکە کەش و هەواکە ئیجابی بوو خۆی هەر دانیشتن و کۆبوونەوە کەش و هەوای ئیجابی ئەوەیە کە کۆمەڵە بربەست و کۆسپ و تەگەرە هەبوو لە بینی ئەم لایەنانی ئۆپۆزیسیۆن ناڕەویەوانێ کۆمەڵە مراسیل هەبوون کە هەواڵی ناڕاستیان نەگەیان لەسەر ئەم لایەنانی ئۆپۆزیسیۆن و لەلایەکی تری شەوانێ ئەگەر بێت و ئێمە جدیەتێک ببینین بۆی کە هەست بە خطورەتی ئەم وەزعی ئێستا بکەین کە لە ناوخۆ ئێمە پێویستیمان بە چاکسازی هەیە لەسەر ئاستی دەرەوەی هەرێمیش ئێمە پێویستمان بە یەک هەڵوێستی هەیە بەرامبەر ئەوە گەرانی کە لە حکوومەتی ناوەندی چ لە پارچەکان ترە بەرەڕووی هەرێمی کوردستان نەبێتەوانێ لەسەر ئەم دوو شتە لە ڕاستێک کە ئۆپۆزیسیۆن جارێکی تر باست لە کەش و هەوای ئیجابی کرد کە سەردانەکەی بەرهەم ساڵحونێ چیروان بارزانی بڕیارە سەردانی بڵین ئەمینداری یەکگرتووی ئیسلامی گۆڕانیش بکەن بەڵام لە پرسیارێکی ڕۆژنامە نووسان و پەیامنێرەکانە سەبارەت بە پرسی گەڕانەوەی دەستوریش نێچیروان بارزانی ڕایگەیاند ئەو پرسە مەسەلەیەکی دیکەیە هەموو هەراکەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش لەسەر دەستورە چکە ئەوانەی وەکو خۆ دوتت دایکی یاساکانە لە ناو دەستورە هەموومانە یەکلاکراونەتەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەوە مەسەلەیەکی دیکەیە کەواتە ئەمە لە کۆبوونەوەکە باس نەکرا ینی ئەو چوار خاڵێکەوە ئۆپۆزیسیۆن داوای کردووە شتی مستەحیل و مەحاڵی داوا نەکردووە داوای جێڕانەوەی دەستوری کردووەکە ئەوە زۆربەی لایەنە سیاسەکان داوای ئەنجامدانی چاکسازی کردووە کەەوە بۆتە مەطلب و داوایەکی جەماوەری داوای استراتیژێکی نەتەوەیەکە بۆ ئەو کێشانی نێوان هەرێم و بەغدا ئەمە قسەی هەموو لایەکمان ینی پێم وانی ئەو شتانی کە ئۆپۆزیسیۆن داوایەکە باسی ئەجندایەکی حیزبی یاخود بەرژەوەندێکی حیزبی بکات لەبەرەوە ئەگەر بێت و بەدەماڵ هاتن ئێمە پێمان وایە ئەمەی ئێستا ئیمتیحان و تاقیکردنەوەیکی دەسەڵاتە کە ئایا نیەت و ئیرادە و هەنگاوی جددی هەیە بۆ چاکسازیان هەمیشەواتان وتوە هەمیشە وتوتانەیە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وتوتانە کە ئەمە تاقیکردنەوەیە کە بۆ دەسەڵات و دواتریش بە فەرترەیەکی باشی چەقبەستنا تێپەڕیون و هیچ ئەنجامێکی ئەمەیان جیاوازە مەسەن لە 11 حوتی جیاوازێکی لەوەدا لە 11 حوتی 2011 کۆبوونەوە پێنج قۆڵەکان وەستاون و ئێمە ئەم جارە کە دانیشتوین لەگەڵ بەرزترین ئاستی دەسەڵاتی جێبەجێکردنا کە سەرۆکی هەرێمە دانیشتوین و ئۆپۆزیسیۆن لەو بڕگایە ڕازگۆ بوو کە ئەڵێ ئێمە ڕەخنە و سەرنج و تێبینیەکانمان لەسەر سیستمی حکومڕانیەک نەنگ لەسەر کەسایەتێکی دیاری کراو گرنگ ئەوەیە چاکسازی ئەنجام بدرێ گرنگ ئەوەیە بە هەر ئالێت و میکانیزمێک بێ لای ئەمە جێگەی مناقەشەکردنی زۆر بە کورتی وەڵامم بیتەوە پرسیارێکی گریمانەی و ئیفتیرازیت لێ بکەم گەر ئەم دانیشتنانە کە لە دانیشتنی یەکەمە سێسەرکردەکەی ئۆپۆزیسیۆن وتیان دانیشتنی تری بەدووادا دێت دواتە دڵخۆش بوون بە ئەنجامەکەی گەر شکست بێنێ دەمە پرسیارێکی گریمانەیە بەدیلتان چیەوە
ئەو کاتابێ لایەنەکانی ئۆپۆسیۆن دابنیشینەوانێ بەڕای من هەموو خیارە مەدەنیەکان کراوەیە بۆ ئەوەی کە شارتانەیە دوای وڵایترەوە بێ قسەی لەسەرکەین بەڵام هەموو خیارێکی مەدەنی و دیموکراسی لە بەردەمان نەکراوە بێت. کاک سیروان دێمە لای تۆ بە حکمیەوەی تۆ لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانیشەوە ڕاست پێدراویت بۆی لەم بەرنامەیە بەشدار بیت. سەبارەت بەو پرسیارەی لە کاک ئەبوبەکریشم کرد. نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح و ئەمیری کۆمەڵ ئەڵێن کە جدیەت هەیە و دڵخۆشن بە ئەنجامەکە لەولاوە هەر لە هەمان ڕۆژی کۆنگرە ڕۆژنامە نووسەکە و کۆبوونەوەکە چاوپێکەوتنیەکی وتەبێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت هەر بڕیارێک هەر یاسایەک لە پەرلەمان پەسەند کرابێت و قسەی لەسەر کرابێت ناگەڕێتەوە ناو پەرلەمان. باشە با پێش ئەوە لەسەر وعدەکەی خۆت جواب بدەمەوە. بەڵێ نقطەیەکی تر لەوانەیە بەڕێز کاکڕێبین باسی کرد باسەوەی کرد کە سەرۆکی لێم ڕوتبەی عسکەری دەتوانی بداتە با بڵێن خەڵکی وا دەکاتە دەکرێت مەسەلەن هەموو هێزی پێشمەرگە بکاتە حزبێکی دیاریکراوە لایەنێکی سیاسی دیاریکراوە بخاتەژێر فشاری خۆیە بەڵام یان ئەوەی لە بیر چوو یاخود خۆی باسی نەکرد کە لە کۆتایی بەرگا قانونیەکەیە دەڵێ وفقا للقانون واتە قانونی عسکەری هەیە بەپێی قانونی عسکەری عسکەر 3 ساڵ جارێک زابطی عسکەری 3 ساڵ جارێک تەرفیعەکە زابطی شورتەی 4 ساڵ جارێک تەرفیعەکە هەموو کەسە وازانێ چوار بەس با تاواکەم با نقطە تاواکەم دوای توش وەڵام بدەرەوە بۆ خۆت. نقطەی چوارم باسی ئەوەی کرد ئەگەر سەرۆکی ڕێمکردوشی خیانەتێک بیا خیانەتێک بکات لە وڵات اتهامك لەلایەن پەرلەمانەوە ڕاستەکە محکەمەی دستوریش دەتوانێت ئیدانەی بکات. باسی ئەوەی کرد کە محکەمەی دستوری لایەن سەرۆکی رێمەوە دادەنرێت. ئەوەی یان لەبیر کرد یاخود باسی نەکرد کە محکەمەی دەستوری تەرشیح دەکرێت لەلایەن مەجلیسی قەزا پەرلەمان ڕازێ بێ لەسەری تەنها سەرۆکی رێم مەرسومێکی بۆ دەرەکاڵێ بەڵێ تو بووی پاشەوەی پەرلەمان دایدەناڵێ بەڵێ تو بووی بە حاکمی محکمەی دستوری ئەوەیش معنای ئەوەی محکمەی دستوری لەژێر ڕکەفی سەرۆکی رێم نابێ بۆ شێوە چکە زەمانات هەیە چەند دەسەڵاتێک تیا بەشدارن. نقطەیەتر هەر لە تێبینیەکانی بەڕێز کاگڕێبین هەڵبژاردننی سەرۆک باسی هەڵبژاردننی سەرۆک کرد لەلایەن خەڵکەوە وتی لەلایەن پەرلەمانەوە بێ باشە لە کاتێکدا لە سیستمی سیاسیە لە فەلسفەی سیاسی و دستوری و فقی سیاسی و فقی دستوریدا ئەستان دیموکراتێتی بوو باشتر ترۆپکی دیموکراتەکان لە دنیاە واتە هاوڵاتی ڕاستەوخۆ ڕێی خۆی بڵێ کاک سیروان ئەوەی ڕازی نەبێت چونیەک بۆ مرۆڤەکانە بێ نەک سەرۆکێکی هەرێمێکت هەبێ بە حیزبێکی زەبەلاحەوە بەجێشەکەیەوە لەگەڵ کاک حسێن گەرمێنیە بچێتە منافەسەوە بەدەلیل کاک سیروان ئەوەی لەگەڵ ئەوەی ڕازی نەبێت کە سەرۆکی هەرێم لەلایەن هاوڵاتیان و میلەتەوە هەڵبژێرێت دژی میلەتە یەک جار سەرۆکی هەرێم بەڕاستەقینە چوە بەردەم منافسێکی حەقیقی کە مام جەلال بوو لە سەرەتای ڕاپەڕینا هیچیان لە سا پەنجاویەکیان نەهێنا کە لەو کاتەیە خۆشەویستترین کەس بوون لای خەڵک وەکو فریشتە تەماشاکران تازە لە شۆڕژات بوونەوە خەڵک هەمووی خۆشەویستن نە چیرۆکی گەندەڵی هەبوو نە ئەم هەموو خراپەکاریە هەبوو نە پێشێلکردنی دەسەڵات هەبوو نە ئەم هەموو ناڕەزایە بوو هەموو خەڵک وەکو فریشتە تەماشایانەکردن هەردووکیان چونکە منافسی حەقیقیەک بوون نەگەیشتنە لە سا پەنجاویەکی خەڵکی کوردستان پاش ئەم هەموو چیرۆکی گەندەڵیە سەرۆکی هەرێمە چێتە ئینتیخاباتەوە لە سا هەفتایە واتە مەوزوعەکە شخصیە دەورە با بزانین ئەزانی بۆ مەوزوعەکە شخصیە ئەو خۆی دەڵێ ئەزانی بۆ ئەڵێ لەبەرەوەی بەرامبەر منافسێکی حەقیقی نیە با ڕاستە خۆ لە دیموکراسیەتی ڕاستەقینە ئەمەیەکە کۆمەڵە کاریکاتێردانێتی لەگەڵی مەسیجەکەت گەیشتە جەماوەر بێ لە با مەسیجی بگات واتە کاک بەڕێز کاکڕێبین باس لەوە دەکات ئەو ئەستەن لەگەڵ دیموکراتێتی ڕاستە خۆی و هەڵبژاردننی سەرۆک لایەن خەڵکەوە ئەگەر بێت و سەرۆک منافسی حەقیقیە بێ واتە مادام منافسی حەقیقی نییە خۆ تاوانی نییە سەرۆکی رێ منافسی نییە لە بەرەوەی کەسێکی نیشتمان پەروەر و نەتەوە پەرست و قاعدەی ئەم حرەکەی خەڵکی تریجێشەیە ترسی ئەوەی گەڕێگان بی بۆی بەسەر شتەکانە نەڕۆی ترسی ئەوەی کە سیستمی یاخود سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانەوە هەڵنەبژێردێت ئەوەیە کە لایەنەکان کاندیدیانە بێ لایەنەکان کاندیدی بەهێزیان نییە لەبەرەوەی سەرۆکی رێم دەیباتەوە بیدەلیل دەلیلێکمانەیە پارتی یەکێتی 59% کورسیەکانی پەرلەمانیان هێنا بەڵام بۆچی پێشڕووداوەکانەکەون بۆ نایڵ کاندیدیانە بێت لە دەرەوەی پارتی یەکێتی دەنگی داوەتە سەرۆک خۆی چ کاکە معنای شتەکە وازەحە ئەگەر تانیش لە هەڵبژاردنەکە منافسەکە ئەمە معنای چییە ئەمە معنای چییە بەڵێ کاکڕێبین گەڕێگانی قسەکە کەس جەماوەریش لێماتێنە بەڵێ تکایە خۆی دەڵێ ئەڵێ لەبەرەوەی منافسی حەقیقی نییە
سەرۆک ئەی باشە سەرۆک چ تاوانێگەیە منافسی حەقی نییە چ تاوانێگە سنگێکی گەورەیە لە سەعی سیاسی کە دەسەڵاتی خۆی بەکارێنێ پارەکەی بەکارێنێ کێشەکەی بەکارێنێ ئەگەر وا بە بە قسەی تۆ باە بەس تواناکاری حکومەت بەکارێنێ ئەگەر وا قسەی تۆ باە معنای ئەوەیە هەڵبژاردەکان ڕەشەکانی سەرەکایەتی هەرێم نەیانتوانی ئەگەر بەو ئەڵێت حەقیقی نییە حەقیقی نییە لەبەر ئەوەی نەیانتوانی کەمپینێک بکەن نەیانتوانیەوە بانگەشە بۆ خۆیان عزیزم قسەکەی معنای ئەوەیە کە ئەم دەسەڵاتی خۆی بەکاردێنێ نفوزی خۆی بەکاردێنێ معناوی نەتاجی انتخابات تەزویرە وایەوانی معنای ئەوەیە ئەگەر وابێ باشە بۆ کۆمیسیۆنی نەتەوەیە گرتوەکان ئیمزای کرد بۆ اتحادی ئەوروپی ئیمزای کرد بۆ جامعەی دووەلی عەربی ئیمزای کرد بۆ لایەنە پرسیارا خۆیان ئیمزای هەڵبژاردنەکەیان کرد ئەمە نابێتە تانەیەکی گەورە لە کاسیروان گەربێتەوە سەر پرسیارەکەی ملاحەزاتەکانی کاکڕێبین ملاحەزاتەکانی کاکڕێبین باس لەوەی دەکات لەگەڵ ئەو پەرڕێزمە تەبعاً بۆ شخصی خۆی باس ئەفکارەکەین من دیارە من لەگەڵ کاکڕێبین ئەو پەڕی خۆشەوی سەلامن بەس ئێمە باس مناقەشەی ئەفکارەکەین علاقەی بە شخصی خۆمان نییە بەڕاستی یعنی مەوزوعەکە یعنی ئەو پەرڕێز و خۆشەویستن بە هەولایەکەیە مەسمەلەی کاک ئەبوبەکر مەوزوعێکی باس کرد دەڵێ ئێمە داواکەین کە دەستور بگەڕێتەوە هەمواری دەستور بکرێتەوە شتانە بەڵام ئەم قسانە ئەم قسەیەکی سیاسیە محتەرەمە لە ڕووی سیاسیەوە ئەم قسەیەکی سیاسی محتەرەمە تا شانی وی ڕێزی لێ بگرێ بەڵام لە ڕووی قانونی ئەم قسەی هیچ معنایەکی قانونی نییە من پێشترش باسم کردو لە کورسان تیڤی شەوتم پارتیش ئەمە بکە پارتیش ئەمە بکە و ڕازیش بێ پارتی کەوتێتە غەڵەتێکی قانونیەوە برادرانی یەکێتیش بیکەن گۆڕانیش بیکە یەکگرتوش بیکە ئەمە ڕێیەکی پیاەکی قانونی متواضعی وەکو منە خەڵکێکی زۆرش متفقن لەسەرەوە کە دەستور دەنگی لەسەر درراوە لە پەرلەمان لە 96 کەس 95 کەس دەنگی پێداوە ئەمەشە قانونەکەیەتی کاکە قانونی کەواتە نابێ بگەڕێتەوە ئەمە بە بەڵگەڵ قسە بکەین کاکسیروان من ناڵم ناگڕێتەوە کاکسیروان هەموو قسەکان تکایە کاکسیروان قانونی ژمارە 16 2008 قانون بێنە لایەنەکانی دەسەڵات ئەڵێن لایەنەکانی دەسەڵات ئەڵێن ئەمە بە تەوافق ئەکرێت لایەنەکانی دەسەڵات ئەڵێن بە تەوافق ئەگرێت گەر قسەیەکیش لەسەر دەستور بکرێت ئەمە قسەی سیاسیە بەڵێ ئەی قسەی سیاسیە سیاست لە هەرێمی کوردستان تۆ چی کرد لەیەک لە داوای سەروەری یاساکەی لەیەک لە داوای دەوڵەتی مؤسسات و دەوڵەتی باوڵاتی بوون و دەوڵەتی یاساکەی دەڕۆژی سیاسی کاکە لە وڵاتێکە ئازانی چەند دەنی بۆیەوە 96 کەس چۆ دڵنی بە دەستورێک گاو ئاخر بەعقلی چیاچێ لە 111 کەس ئەم هەموو دڵ نەبێنێ دەستور دوو کەس رازی نەبێ ئەگەر ئەمە لە مەکتەبی سیاسی دووهێزەکەەوە ئەم دانیشتەی پەرلەمان ئەو سەردەمی 50 بە 50 سەردەمێکە کە حیزبەکان بە پەرلەمانیانەوە دەست بەستکردەوە دەستیان بەرزەکردەوە دەستیان دارێت دەستدانێت ئەوە هەر زۆر عیبە لەو دانیشتەی پەرلەمانایە ڕێگەیان نەدا دەستوری هەرێمی تۆش من ئازادم لە کاتێکدا قساکەم بەڵێ ئەگەر مداخلەتە بێت لە دەوری ئەوە ئێستا دەوری منە ئەگەر لە دەوری ئەوە قسە بکەم ڕێگەمە دەی لە دەوری ئەوە قسە بکەم بەڵێ ئاسایی ئەگەر مداخلەیەک هەبێت توانێت قسە بکەی بەڵێ چکە ئێمە حیوارەکەین لێ بەشەر باس قانونەکەین ئەڵێن لە ڕووی قانونیەوە قانونی ژمارە 16 2006 بە من ئەڵێ باسی قانون مەکە ئەگەر بەستەوە نیە ئەمە ڕێی من بێکە باسی قانون نەکەم لایەنەکانی دەسەڵات ئەڵێن وتەبێژی فەرمی پارتی دموکراتی کوردستان ئەڵێن کاکە گیان هەر کێ لەگەڵ ئەو پەری ڕێزمە بۆ کاک جەعفەر لەگەڵ ئەو پەری ڕێزمە بەبەستم کاک جەعفەری نییە هەر کەسێک بێ هەر کەسێک ڕێزمەیە بۆ هەموو لایەک وەکوتم مەسئولەکان شخصی نییە هەر کەسێک لەگەڵ گەڕانەوەی دەستور بێت بە پێچوانەی ئەو دەنگانەی کە دراوە دەستور لە ڕێڕەوی خۆی بگەڕێتەوە بە پێچوانەی یاسای ژمارە 16 2006 یاسای ژمارە 9 2009 یاساکەی سەروەری یاساکان یاساکە با دەستور ئەزانی چۆن ڕێگای من بی تکات یەکەم ئەموارەکرێ بە یەک ڕێگای بۆی پرسیارەکەم بکەم باس لە شاکسازی ئەکرێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هاتوونەتە سەر خەت و هێڵ بۆەوەی لەگەڵ لایەنەکانی دەسەڵات و لەگەڵ سەرۆکی هەرێمە دانیشن باسی چاکسازی بکەن یەکێک لە قسەکانیان ئەوەیە کە دەستور بگەڕێتەوە ناو پەرلەمان تۆش ئەڵەی نابێ بگەڕێتەوە چونکە قانونیان حەقت لە ئیشی سیاسی نیە نابێ بگەڕێتەوە کەواتە چۆن چاکسازی دەکرێت من نەزانی چ پێتەڵێم ئەکرێ سەبەت چێکرێ دەستور هیچ شتێک قانون قەتعی نەکردووە قانون ئوسولی هەیە قانون ئیجراعاتی و ڕێکاری خۆی هەیە قانون ئەڵێ ئەم دەستورە دەنگی دەسەدراوە لە پەرلەمان 96 کەس دەنگی لەسەر داوە ڕۆیشتۆتە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم هەواڵی کۆمیسیۆنی کردو و کۆمیسیۆن محاجەجەی کردو بۆی کە نایدات ناخات دەنگدان لە مەسائلی تەکتیکی و فەنی مشکلەی خۆیەتی بەڵام ئەمە ئەرکێگا لەسەر خەڵک ئەمە لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵات چونکە ئەمە مافی خەڵکە
مافی خەڵکە ئێستا دەستور لە بەردەست خەڵکایە مافی ڕاپرسی نابێت لە خەڵک بسێنیتەوە خەڵک ئەبێ بڵێن یان نەک ئەحزابی سیاسی کەواتە لەگەڵ ئەوە کە لە ڕێگەی خەڵکەوە دەستور ئەگەر پارتیەکەتی لەگەڵ ئەو پەرێزمەوە پارتیەکەتی بکەونە ژێر فشاری ئەوەی دەستور بگەڕێتەوە بەبێ ئەوەی ڕاپرسی لەسەر بکرێ ئەمە پێشێرکردنی ماف و ئازادەکانی خەڵکە کە گرنگترینیان مافی ڕاپرسیە و ئەمە پێشێرکردنی یاسایە بەڵام دەستور ڕێگەی داوە دەستور ڕاپرسی لەسەر بکە ئەگەر خەڵکوتی نەئەگەڕێتەوە ئەگەر خەڵکوتی ئابەز هەموارکردنەوە قانونیە ڕۆژانە پرۆژە یاساکان لە پەرلەماندا هەموارەکرێتوانێ دوم لە وڵاتێکە زۆرترین کاتی بەنامە لە وڵاتێکە کە پاشخانی دیموکراسی نەبێ دیموکراسی لە لێوانە بێ ئەم دەستورە بەم شێوەی پێشنیارکراوە دیکتاتۆریەتە خوڵکێنێ ئەبێمە واقعی لە لە زروفێکی تایبەتە دەنگم داوە ساڵی بەسەرات ناکۆکی لە نێوان کاکسیروان و بڵین کاگڕێبین و کاکە بەکردا هەیە برادر یعنی ئەگەر مناقەشە گفتوگۆ لە بینی دوو کەسە ئێوە بەستنیا دوو کەستان داوت کردوایە و باگەکانەوە لەگە خەڵکی تر ئەگەر هەر کەسی ئەتوانی ڕێی خۆ بدەین دەرفەتێ ئەبێ بیدەین من پێم وابی ئەوە زۆر ئاساییە پرۆژەیەکی دەستوری هەیە هەندێک لە خەڵک هەندێک لە حیزبەکان هەندێک لە ڕۆشنبیرەکان پێیان وایە ئەو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان پێویستی بە هەموارکردنەوە هەیە هەندێک پیان وایە پێویستی پێنیە لەبەر ئەو پاساوی سیروانە هێن تۆ زۆر پیان وایە لەبەرەوەی لە پەرلەمان دەرچوو پێویست ناکە بگەڕێتەوە من یەک شتەڕێم ئەڵێم بەرژەوەندی نیشتیمان و بەرژەوەندی میلەت لە سەروی گەڕانەوە یان نەگەڕانەوەی پرۆژەی یاسایەکە یا دەستوریەکە ئەوە یەک ئێمە من لە سەرەتاوە باسم کرد لە قۆناغی گواستنەوە داینن لە قۆناغی گواستنەوەدا هەموو بڕیارەکانمان هەموو یاساکانمان هەموو دام و دەستگاکانمان وەکو هەندێک جار لە نەشارەزایی هەندێک جار لە پەلەپەلکردن هەندێک جار لە زۆر شتر وەکو پێویست ڕەنگە نەبێتن و پێویستیان بە گۆڕانکاری و پێویستیان بە پێداچوونەوە هەیە باشە ئێستا گفتوگۆیەک هەیە و گفتوگۆیە نیشانەی ئەوێ بوونی ئازادی و دموکراسی لە کوردستان دوو بۆچوونی جیاوازێ من وەکو خۆم زارە من وەکو خۆم قسە دەکەم من باز دەکرا من لە پەرلەمانی کوردستان بوویمە ئەو کاتێک کە ئەو پرۆژە دەستورە دەرچووە ژمارەی هەرە زۆری ئەندامانی پەرلەمان بە یەکگرتووی ئیسلامی بە کۆمەڵی ئیسلامی بە بەشێک لەو برادرانی ئێستا لە گۆڕانن دەنجیان پێداوە ئەڵێن ئێمە غەڵەت بووین و پەشیمان بووینەوە لەو غەڵەتە باشە ئەوە دەنجیان پێداوە بۆ ئەوەی باشە ئەوانیش دەنجیان پێداوە بۆ یوان نەزانوایەکە و ئاساییە حیزبێک بڵێتە فراکسیونەکەی خۆی تۆ دەنگ لەسەر ئەو بدەیە دەنگ لەسەر ئەو مەسەلێمەدا ئاساییە شتێکی دموکراسی نیە لەم دنیای فعلەن هەڵو مەرجەکەوا بوو پرۆژەی دەستورەکە هاتووە باس لە ئێستا دەکەین ئێستا باس دەکەین ئایا سیستەمەکە پەرلەمانیە یان سەرۆکاتیە برادەری بەڕێز بەشێک لەوەی لە ترسی ئێمە ترسی خەڵکی کوردستان مارانگازین ئێمە هەمیشە هاوڵاتیانی ئێمە ڕۆشنبیرانی ئێمە حیزبەکانی ئێمە لەسەرووە چاودێری خەڵکی کوردستان کراوە لەسەرووە چاودێری هاوڵاتی کراوە ئێستا هاوڵاتیانی ئێمە خەڵکی ئێمە دەبی ئەو مەسلەی بە ئاسایی وەگرن ئەو ترسیانی ئەیانەوێ خۆیان شوێنەکە بێ کە ئەوانیش چاودێری دەسەڵات بکەن بەرزترین دەسەڵات چاودێری بکەن کاتێک سەرۆکی هەرێم لە نایەن خەڵک هەڵدەبژێترێت کاتێک ئەو دەسەڵاتانی پێدرێ خەڵک من ناڵێم من خەڵک گومانی هەیە لەو مەسەلەیە بۆیە پێیان وایە ئەویش جارێکت بێتەوە ژێر چاودێری ئەگەر ڕاستەخۆی خەڵک لەلایەک و لایەکەش بێتەوەی خەڵک بێتەوە پەرلەمان تۆکو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕات لەگەڵ ئەمەی دوو هەمیانەکە بگەڕێتەوە ناو پەرلەمان نەک لەلای خەڵکەوە بێ ئارێز عەبدوڵڵا پێم وایە گفتوگۆکردن لەسەر ئەوە بەتە گرینگە و ڕێککەوتنیشی لەسەر گرینگە اینجا باس دەکە گەڕانەوە یان نەگەڕانەوە باسم کە دوو شتێ ئایا هەموو پرۆژەکە ئەجێڕیەوە و کۆی پرۆژەکە جاریش کە سەرکاری لەسەرەکەیەوە یان چەند بڕگەیەک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەسەڵات دادەنیشن و لەسەر ڕێکە کەون و هەموار دێکرێتەوە بەڕای من ئەوە ئاساییە سیستەمی حکومڕانی لە کوردستان یعنی هەندێک خەندێشتی تریشێ لەو سیستەمەی پەرلەمانیە سەرۆکاتیە کاکە پەرلەمانی نییە من حەزەکەم زانی سیستەمەکە پەرلەمانیە سەرۆکاتیش سەرۆکاتی نیە کۆمەڵێک لە دەسەڵات کاگرێبین باسی کرد دیاریکراوە بەڵام ئەو دەسەڵاتانە چی هەموو ئەڵێ ئەبێ لە پەرلەمانەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە باشە منیش پرسیارەکەم ئەو ڕۆتینە بۆچی ئەو هەموو ڕۆتینە بۆچی فعلەن ئەبێ لە ئەنجومەنی وەزیرانەوە پێشنیار بکرێت ئینجا سەرۆکی هەرێم ئەمری بۆ دەرکە ئەبێ لە پەرلەمانەوە قسەی لێ بکرێت ئینجاوانە هەندێشتی تریشە ڕەنگە زۆرێک ئەشکالێتێکی حکومڕانی یانی هی ئەنجومەنی یایی دەستەی ڕاپەڕاندنیش دروست ببێ بۆ نمونە ئێستا زۆر ئاساییە گونجانێک هەیە لە نێوانی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت چکە لە یەک حیزب و لێکەوەنە ڕەنگە سبەی دوا ڕۆژ سەرۆکی هەرێم لە حیزبێک دەرچێتن حکوومەتش لە حیزبێکی تر پێک بهێندرێت بە کوالیسیۆنە بە ڕێککەوتنە بەچێ بێتن ئەو کاتە ئەشکالتەکە لێ دوستە بێت سەرۆکی هەرێم بۆی هەیە
کۆمەڵێک دەسەڵاتی هەیە سەرۆکی هەرێم بۆی هەیە کۆبنەوە بە ئەنجومەنی وەزیران بکە کۆبنەوە بە ئەنجومەنی وەزیران کە کۆبنەوە بە ئەنجومەنی زێرکە ڕەنگە یعنی ئەشکالاتی بڕیاردار ئەشکاراتی هەڵوێستەکانەوە دەردەکەوێت ئەو ڕایە تا ڕادەیەک ڕاستە کە لەم مەسلەی لە مەسلەی گەڕانەوەی دەستور و لە مەسلەی گۆڕینی سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان تەنها باڵە و هاوپەیمانەکەشی لەگەڵی دانیە من جێبگرە لەسەر مەسەلەکە لەسەرۆنیە من وەکو خۆم قساکەم ئەڵێم وەکو ئارێز عەبدوڵڵا پێم وایە لە پێناوی بەرژەوەندی گەلی کوردستان لە پێناوی باشترکردنی ئەو پرۆژه یاسا و ڕێفراندۆم لەسەرکردنی هەندێک لە چاودێران جێڕانەوەی ئاسایی بەڵام تاکید لەسەر مەسلەکەینەوە ڕێککەوتن لەسەری پێش بڕیاردان ڕێککەوتن لەسەری لەبەرەوە من ئێستا قساکەم ئێستا دانیشتن هەیە لە لێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات یەکێک لە خاڵە باشەکانی ئەو دانیشتانە ئەوەیە ومێد دەکەم کە بگەنە ئەنجامێکی هاوبەشبووی ئەو پرۆژه یاسایە لە دەرەوەی ئەو خۆی بەکر باسی کرد لەناو پەرلەمان ئەو خاڵە و بەندانەی پێویستی بە هەمارکردنی هەمار بکرێتەوە بگەڕێنرێتەوە بەداخەوە من ئەڵێم بەداخەوە هەندێک جار ئێمەوالێکە دەنیەوە وەکو مەسەلەی شخصی لەناو پەرلەمانی کوردستان من کات خۆلێ بم کاتێک باسمان لە بڕگەیەکی یاسایی دەکرد ئەبێ زیاد بکرێ هەندێک برادەر پێیان وابوو بۆ کەسێکی دیاریکرا ئەو بڕگەی زیاد دەکەێت هەندێک جاریش کە باسمان لە کەمکردنەوەی دەکرد وایان دەزانی بۆ کەسێکی دیاریکرا ئەبێ ئەو مەسلەکەن یعنی دووربینی و استراتیژیەت لە یاساکان و لە پرۆژه دەستوردا ئەبێ هەبێتن ئەبێ بەڕاستی ئێمە وابیری نەکەینەوە کە ئۆپۆزیسیۆن داوا دەکات لەبەر خودی سەرۆکی هەرێمی ئێستایەتی بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەو جارە سەرۆکی هەرێم بۆی خۆی هەبژێتەوە بەپێی دەستور بەپێی دەستور بۆیە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم کە ئێستا کاری پێ دەکرێت پرۆژەی یاسا ناتوانێت ئەو مەسەلەی پەیوەندی بە سەرۆکی هەرێم وەنی ئەوەی ئێستا سەرۆکی هەرێمە ئەوە پەیوەندی بە ئایندەوەیە وە قسەکردن لەسەر ئایندا چۆن بۆ لایەنەکانی دەسەڵات مافە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش مافە گرنگە ئێمە لە ئەنجامدا بکەین ڕێگاتێکی هاوبەش بۆ لەسەر دەسەڵات و سولاحیاتی جێگری سەرۆکی هەرێمی شەکەین کە تا ئێستا وەکو پۆست هەیە بەڵام لە کۆبوونە و دانیشتن و لەو کاتانی کە سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستان غائبە ئەو ڕۆڵی سەرۆکی هەرێم نابینێت کە بەپێی دەستور ئەبێت ڕۆڵی سەرۆکی هەرێم بینێت بەڵام ئێستا چینە لای پرسیاری میوانەکان و سوپاسدانەکە فەرموو سەردا دەستخۆشی لەگەم سپاس دەکەم ناسەفایەت خوێنگاری بەشی دووەمی زانستە ڕامیارەکان پرسیارێکم بۆ کاک سیروان ئایا دەسەڵاتی سەرۆکاتی لە هەرێمی کوردستان لە سەر و سەرۆکاتیشەوە نییە وەکو نمونەمان لە بەردەستە سەرۆکاتی لە ئەمریکا سەرۆک ئۆبامایە لە کاتێکدا کە مخالفەیەکی یاسایی یا قانونی بکات ئەتوانێت لەلایەن دادگای دەستوریەوە لە برسینەوە لێ بکرێت کاتێکا کوردستانە دادگای دەستوریمان نییە ئەو پرسیارێکم بۆ بەڕێزی پرسیارێکم بۆ کاک ئارێز عەبدوڵڵا بەڕێستان وەکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وانە یەکێتی لەم کاتە ڕۆلی حەکەم دەبینێ چ ئۆپۆزیسیۆن دەیڵێت ئەڵێ باشە چی پارتی دیموکراتی ئەڵێ باشە یا هۆڵێکی بێدەنگی هەڵبژاردووە لەم بینە سپاس بۆ تۆش مایکەکە لای ئەو کاکەی تەنیشتێتی فەرموو دیاری اسماعیل خوێندکار باشە سوالێکم بۆ کاکڕێبین ئەوەیە باشە پارتی زۆر بەشانم باڵی سیستمی سەرۆکاتیە هەڵەیە باشە ئەمە ترسێک نییە لە سیستمی پەرلەمانیە ترسیە باشە ئەگەر ترسا بۆچی لە سیستمی پەرلەمانیە ترسێ وەکو پارتی دیموکراتی کوردستان سوالی کەشم بۆ کاک سیروان ئەوەیە جەناوی باسی قانون و یاساکە باشە جەنابتان بە قانون ئەڕۆن ئەی بۆچی تا ئێستا تەقەکارانی لقی چوار حەفی شوبات بەردەم لقی چوار تا ئێستا دەستیم بە دادگا نەکراوە لە کاتێکا دادگا خۆی داوای کردوون سپاس بۆ تۆش یەک لە سەبات تەواو بن لێرە هەر لێرە لە هەمان ڕیزە لەم پەڕەوەیە فەرموو بەخێراتنی مولایەکەم زانیار فەرج خوێندکاری زانکۆ کاکرێبین ئاماژە بۆ کات کە جێگرەوەی حەقیقی نییە بۆ سەرۆکی هەرێم و کاکسیروانش تەیید دەکات ئایا بەڕای تو ئەمە وایە جێگرەوەی حەقیقی نییە بۆ سەرۆکی هەرێم زۆر سپاس بۆ تۆش لێرە پرسیار ماوە عەفوو با پرسیارەکان ئێرە تەواو بێ ئالان چەند کەسی تر پرسیار بکات و بچینە ناوبڕ بەردەوام بن باش مندانا مستەفا خوێندکاری زانکۆ دوو پرسیارمەیە یەکیان بۆ کاک ئارێز عەبدوڵڵا ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لایەنێکی وەک حیزبێکی سیاسی بەشدار لە حکومڕان لە هەرێمی کوردستان و لەم پرۆژە دەستوری هەرێمی کوردستانە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە وەکو بڵێ ڕێکەوتێکیان هەبوو وەکو گفتوگویەکیان هەبوو ڕێکەوتن لەسەر ئەوەی کە پرۆژە سێ دەسوب بگەڕێنەوە پەرلەمان ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لەم گەڕانەوە بۆ پرۆژە دەستوری گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان بۆ پەرلەمان ئایا یەکێتی نیشتیمانی و حیزبێکی سیاسی چی هینێکیە بۆ وەکو بڵێ چی لێجیایەوە کە ئەم
پرۆژە دەستورە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بگەڕن بۆ پارلەمان بۆ پرسیاری دوم بۆ کاگڕێبی نەردی وەکو نووسەرێک کە لێرە بەشدارە ئالم گفتوگۆ قسەکردن لەسەر پرۆژە دەستوری هەرێمی کوردستان تۆ وا نبینی کە غیابێکی ڕووناکبیان ڕۆشنبیران هەیە لەم هینە زیاتر گفتوگەکە لە نێوان حیزبە سیاسەکان ئایا ئێوە وەکو ڕووناکبیران و ڕۆشنبیران غیابێک وەکو بڵێ دوورتان گرتووە لەم گفتوگویانە کە بۆ پرۆژە دەستوری هەرێمی کوردستان ئەکرێت سپاس هەر تەنیشتی سپاسانەکەم تا بە کورتی بێت باشترە بۆی مافی ئاوڕەکانتان نەخۆن فەرموو سمەیە عزیز خوێندکاری قۆناغی دومی زانستە ڕامێریەکان پرسیارێکم بۆ کاکسیروانەوەیە کە ئەلە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پەرلەمانیە بەڵام لە کاتێکا کە پەرلەمانیە سەرۆکی هەرێم مافی ئەوەیە کە بارینە ئاسایی ڕابگەێنێت پرسیاری دوم بۆ کاکە بووبەکر ئەوەیە کاڵێ داوای هەموارکردنەوەی دەستورەکات بۆ ئەوی دەسەڵاتەکان بە حیزبی نەکرێن ئایا چ زمانێک ئەکات کە ئەگەر ئۆپۆزیسیۆن بێتە سەر حکوم خۆیان دەسەڵاتەکان بە حیزبی نەکەن سپاس بۆ تۆش ئەو کاکەیە لە خوارەوە ئاکۆمین پرسیارێک یەک لەحزە با پێت بڵێم فەرموو ئاکۆمین پرسیارێک بۆ کاکسیروان ئایا سیستەمی سەرۆکایەتی ئەگەر بە دەستورێکی گونجاو و پەیڕەو نەکرێت بەرەو دیکتاتۆری ناڕات پرسیارێکیش بۆ کاکڕێبین ئایا هۆشیاری تاکەکان لە کوردستان کاریگەری هەیە لەسەر هەڵبژاردننی سەرۆک هەڵبژاردننی سەرۆک و پەیڕەوکردنی سیستەمی سەرۆکایەتی سپاس بۆ تۆش بەڵێ بینەرانی ئازیز دوای ناوبڕێک لە پرسیاری میوانەکان بەردەوامە بین لەگەڵتان